کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە دەنگ و ڕەنگی چین و توێژەکان بووە و لە هەر کوێیەک خەڵک کێشە و ناڕەزایەتیەکیان هەبوو بێت پەیام لەوێ بووە، بە تایبەتیش بەدەم کێشەی مامۆستایان و گەیاندنی دەنگیانەوە بووە. هەر بۆیە جێگەی ستایشی مامۆستایانە و دەڵێن پەیام هەمیشە لە بەرەی دەنگی ناڕازی ئەواندا بووە و بێجیاوازی دەنگیانی گەیاندووە. سەرەتا پیرۆزبایی لە کەناڵەکەتانەکەم لە ساڵیادی دامەزراندنیدا. ئێمە لێرەوە زۆر سوپاسی کەناڵی پەیامەکەین کە لەوەتی ناڕەزایەتیەکان هەیە لە ساڵی 2014 تا 2015 هەتا ئێستا گەیشتووە شان بەشانی مامۆستایانی ناڕازی و شان بەشانی سەرجەم چین و توێژە مافخراوەکان لە شەقام شان بەشان لەگەڵ ئێمە ناڕەزایەتیەکانیان گواستەوەتەوە، هیچ کەم و کوڕیەکیان نەبووە لە ڕووی گواستنەوەی پەیامەکانمان. ڕنگدانەوەی یاوەتەوە لە ناو کۆمەڵگایەوە دیارەوە ئەو ڕەنگەدانەوەی لە ناو کۆمەڵە دەنگیاوەتەوە کە پەیام لەوەتی ناڕەزایەتیەکان هەیە، ئەویش بەبێ جیاوازی هەموو دەنگ و ڕەنگەکان پەیامەکانی خۆیان بەبێ هیچ ئەجێندایەکی حیزبی و لایەنی و شەخسی کاریان کردووە و پەیامەکانیان هەموو گواستوەتەوە. سەرەڕای فشار و ڕێگریەکان لە تیمەکانی پەیام، بەڵام پەیام ئامانجی بووە دەنگ و ڕەنگی خەڵکی بێت و بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی ماوەی 15 ساڵە کار دەکات. نمونەش لە هەر خۆپیشاندان و گردبوونەوە و ناڕازایەتیەکی مامۆستایان پەیام ئامادەیی هەبووە. سڵاو و ڕێز بۆ پەیام کە هەمیشە لە ناو خۆپیشاندانەکانەوە دەنگی مافخراوان لە هەرێمی کوردستان ئەگەیەنێ. بۆیە من هەمیشە پێم خۆشە سپاسی پەیام بکەم کە لە کاتە زۆر حەساسەکانە لەگەڵمان بووە. کەناڵی پەیام لەسەر هەمان دروشم بەردەوام دەبێت و هەوڵی ئەوە دەدات باشتر لە پێش و کار بکات بۆ خزمەتکردنی بینەرەکانی و گەیاندنی دەنگی سەرجەم چین و توێژەکان.